بێمەوە سەر کۆبوونەوە گرنگەکەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران و ئەچمۆلای میوانەکەم ئەگەر ئێستا ئامادە بێ کە لە گوندی خنسەوە بێوار خنسیم لەگەڵا ڕاوێژکاری سەرۆکی وەزیرانی حکوومەت هێرمی کوردستانە. سڵاو لەبێ بەڕێز بێوار. پێم بڵێ ئەمڕۆ حکوومەت هێرمی کوردستان لە سەر گوشارەکانی بەغاکە کۆبووەوە هیچ دەرچەیەکی هەیە کە حکوومەت ڕوبەڕووی گوشارەکان بێتەوە بەرامبەر بەغدا؟ بله زور سپاس براستی يعني البازدي شباطي حتى فيغا حكمتها نافندي بنافي حكمتها نافندي او يعني كان جورة شر تجي هريما كردستان تينا كرين شركي دروني شركي الراقهاندني شركي لشكري شركي بحول دان بو نهيلانا دست حالات هريما كردستان ابد هاتينا دست نشان كرن و داناند الدستور عراق فدرال دا اف گرفتارت كريارة تينا كرن براستي همي فشاركي نخوشن سر خلق كردستان و سر حكومت هريما كردستان و دامو دزگاهت بر بسيار ادوي شوازي اف چار هيوه بردوام اميدا ما او بو كو اف كيشت نابين هريمي و بغدادا چه نفط با چه دست حالات با چه ماده 140 با پیشمرگه بانه هر دست حالات که هفت که ریکا دانستاندن و پیمنی تنهایی چاره سر کربانه نبو با فشارک سر خلق هريما كردستان و حكومت هريما كردستان ابريالتين دانان برا خودن ام قناغا ايكي چونه قناغا یا دادگاه قناغا دوی قناغا هر شکرن سگر گفل کمپانیت نفت قناغا سه قناغا هولدان تکدانا کمپانیت نفت الهريما كردستان پريگا قصف كنا صاروخا و درونا و قناغا دمائي که دست بکر هولدان راستخور حیزت لشکری بسر کلگه نفت جوان کلگه خورمور و خلق کردستان آماده و حکومت هريما كردستان آماده ام بروانی المافد خلق هريما كردستان بکن و آماده پریکا شواز دانستاندن بگهین آمانجه کی سر بنماید مواد دستوری چه قبیل ببی سر هريما كردستان ام آماده بکن و باریام او برجواندیا تقدانا هريما كردستان يعني حولتين دانا نكبو هريما كردستان حكمت هريما كردستان دست حالات اداره ربا بريا كت نفتو غازش لپا بين نداره بخنه جهه کی نازم بو کی و دچید بو کی ده اداره کد بابا سیستم کبا بگونجا باگت سیستم فدرالی چو کشه پیدانت بود يعني هما فيش يوازي نوكا وكو او معامله قلمت كان ام برا خود ديني او اكو دولتها كابري 2003 فيش يوازي دانستان دين قلمت كان يعني براستي او فيش يوازي كي بيوست هبو افدن قال بغداد بتر پیدا بباد بله بەڕێز بێوار کەواتە چ دەرچێکی قانونی هەیە کە هەرێمی کوردستان بیگرێتە بەر یاخود بەکاری بهێنێ یعنی وەڵامی ئەو هەموو گوشارانەی کەرتی نەود باتەوە حکوومەت هێرمی کوردستان یاخود هەرێمی کوردستان بە قانونیەکە چ ڕێگەیەک هەیە بیگرێتە بەر؟ حكومت هريما كردستان الريكيت ياساي إنانا بريكا خوش وإيكي محكمة يا بالايا هريما كردستان هاتا سر خطي بريارك دا والسراوستان كأبريار محكمة اتحادي ماداك ومحكمة مافنينكو بريارة در بخيت كو إلغاء هند قوانين الهريما كردستان بكا چونك أبخون هاتي دانان سر بنماء التشريعي اجبر هنده محكمات بيجيتن اوا كاركي نه درسته بيتا كرن لبالي خود البغداد گوه خنادن في چنده بري خنادن كو دولتك فدرال دانستاندن تأكيد الكاد همي پاريزگاه دويت اداره نفتو غازه الوان پاريزگاه بيتا كرن وكتبه برا خود نوكا كومبانيا ناو نفتا كومبانيا باكور بري 2003 هبويا نوكا اداره كلگهت 6 پاريزگاهات كان مثل صلاح الدين هندك الهفلير كركوك كامل ديال اخر يعني اف شوازه دي چوار ريبه چيتم ناوي دولتها فدرال بعد ما قازيت كر حاول دانكو افهمني افروشه من ببيتاكو حكمتها دي بيتن حكمتها كت قينا غادي دا بيتا بو اوي بشيتن الشوازه كريكوبيك كار بكاتبو تشريع كنا ياسا نفتو غازي بو همو عراق فدرال وامجي بارچه شوي عراقي وادي بابنجي بيلقال همي ياسا دركبن ويدركي
هەمی بنەمایەت پەیدا بن بۆ ئیدارەتە نفت و گازێ ئەبوی شێوازێ لەشکەری بڕاستی يعني ئەوانە وێلێ کرد کۆ باوەریت نابینە حکومەتە هەرێما کوردستانی و بەغداژی زەعیف ببیتن. ڕاستە بەڕێز بێوار باشە کۆمپانیای تاقا بە ئاشکراڵێ کە بەردەوامە بێ لە کارکردن و چەندین کۆمپانیای دیکەش هەر بەردەوامن و کارەکانیان بەردەوامە و کۆمپانیانە چ گرنگیەکی هەیە بۆ هەرێمی کوردستان کە کارەکانیان بەردەوامە و ئەژڵێن بە ئاشکرا کە ئێمە بەردەوامە بین. زۆربەیە ئەو کۆمپانیەت گرێبەستێت فەرمیل گەل حکومەتە هەرێما کوردستانی هەین سەر بنەمایە یاسایە نفت و گازە هەرێما کوردستانی 2007 حکومەتە هەرێما کوردستانی پابەندە بۆ پاراستنێت مافێت وا کۆمپانیا هەرێما کوردستانی بکەن و بەرژەوەندێتەوە بپارێزن و هەرێما کوردستانی بکەنە جهەکی دەولەمەندی ئابووری پێشکەتی و ئەو پێشکەتنە خزمەتانەیە هەرێما کوردستانی تنێ بکات بۆ عێراقا فدراڵجی بەندی ئەو کۆمپانیاش لای یاسایی بێ هشتر سەکسەنینە چونکە بنەمایەت یاسایی هاتی نەهاتینە وەکو بێیاسا بێکار یعنی لای خۆوە بێ ئەوێدی هاتینە هەمیشوانە و حکومەت بەرپرسە بەڕەوانێش وان کۆمپانیا بکەتن و ئەو کۆمپانیا کارێکی یەتکەنیە باش ئەمە فشارێکی تر هەچکو هەیە ئەو هەوڵ دەدەن ئەو کۆمپانیت هەف پشک هەم هەرێمێژی کارکەن و هەمە ناوەڕاست و جنوبە هەوڵدان بێژنێ ئەمێ گەفال وان کۆمپانیات کات هەکەن خونەکێشن هەرێم ڤەکێشن هەرێما کوردستانê احتیمالە ناوێت وان کۆمپانیت بخنێت لستا ڕەشدا و بۆ دەمێ شەش سێهەیڤێ دیژی دەرفەتەدایەوە وایویدارە بەری ئەف دو سێهەیڤە خلاص بیت ئەف حکومەتانی بێتە ئارا و کەفتە کاری و پەرلەمان کارێ خوب کەت و ڕێکل وان مؤسساتێت نە دستوری بکات و هەڕەشار سەر هەرێما کوردستانی ڕاگرن. باشە ئێستا ئەو کۆمپانیانی کە کارەکانیان هەڵ سپاردووە کۆمپانیای خزمەت گوزارین وەک شلەمبەرجەر و هەلیبەرتۆن و بیکەر هیوز ئەمانە بەشێکن لەو کۆمپانیانی کە کارەکانیان هەڵپەساردنی بۆ کراوە و چۆنە ئایستا کە کارەکانیان ڕاگیراوە چیەکەن؟ يعني ئەوان احتیمالە پتر لە ناوەڕاست و باشوورە عێراقی بەرژەوەندیتەوە پترش بش هەرێما کوردستانی و ئەو کۆمپانیەت سەرەکینینن دووبارە خوددا گرێبەستە ئەو کۆمپانیا ئەوەن هەرەیەکی کێلگاهەکان نفتێ یان بلوکێکی نفتێ تایبەت گرێبەستێک وەرگرتیە 2010 حتا دوکە ئەو کۆمپانیەت فەرن هەرێما کوردستانی کار بکەن چونکە ئەول پرۆسا نفتێل دەستپێکێل گەریانێ کولانابیرە دەرێخستان نفتێ و گواستان نفتێ بۆ محطاتێت سەرەکی هەمیا کاری سەوا وان بابەتە هەبیاتکەن ئەو فەرن دەبینن و ئەو بەرژەوەندیاواژی یا باشە بڕاستی ئەدبیرم ئەڤروکە دەرفەت بۆ وان کۆمپانیا پتر یا ڕوخسایە ئەڤروکە بەهای نفتێل 120 دلارە نێزیکی 20 دلارە یا ئێک بۆ بەرمیلا نفتێ يعني ئەvە پالدەرێکی سەرەکیە و ئەف کۆمپانیا خۆڕاگرن بنە لە هەرێما کوردستانی و پاریکاری پشتەوانیا حکوومەت و خەڵکی کوردستانی بووان ئەوێ دیا وا هیچ فشارێکی شێوازێ دووکاوێت تێتە بکارئینان دژی هەرێما کوردستانی بڕاستی حکوومەتە هەرێما کوردستانی دێپابەت بیتن سەرکارێ خو و ئامادەیە و شاندێکی هەرێما کوردستانی بەردەوام بەغدایە بۆ ئەم ئامادەنە ڕێکێ دانوستاندنی و حیوارێ دویرش گەفا و دوی کارئینانە لەشکەری و دیری گەفێت ڕاگەهاندنێ و دەرونی و عەسکەری کە هەمیا پێ نەخۆشە ئەف شێوازە بڕاستی ئەف شێوازە خزمەتە کەسێ ناکات چوانجی خزمەتە دەولەتە فدراڵجی ناکات و ئەگەر زیان هەرێما کوردستانی بکەویت بەری هەر دێب دەولەتە فدرال کەویتن. بەڵێ بێوار خنسی ڕاوێژکاری سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاس کە لەگەڵمان بوویت.